إن الذين كفروا لن تغني عنهم أموالهم ولا أولادهم من الله شيئا وأولئك هم وقود النار كدأب آل فرعون والذين من قبلهم كذبوا بآياتنا فأخذهم الله بذنوبهم والله شديد العقاب قل للذين كفروا ستغلبون وتحشرون إلى جهنم وبئس المهاد قد كان لكم آية في فئتين التقتا فئة تقاتل في سبيل الله وأخرى كافرة يرونهم رأي العين والله يؤيد بنصره من يشاء إن في ذلك لعبرة لأولي الأبصار. بەڕاستی و کەسانی کە کافر بوون ماڵ و مناڵ و سەروەت و سامان و پلە و پایە و ئەمانە هیچ فریایان ناکەوێت لەن تغنیە عنهم ئەموالهم ولا ئەولادهم کوا پارە و پول کوا مناڵ و سەروەت و سامان زەلام وا هەیە سیانزە کوڕی هەیە مرد و تەواو هەر سیانزە کوڕەکەی وەستا بوون لە ژوورەکەیان مرد نەیان توانی یەک دەقە باوکیان تاخیرکەن لە مردن ناخواتۆ جا هەر کوڕێکیشی یەکی ئامادەن ئەگەر باوکیان کەسێ بیکوژێ والله ئامادەن یعنی لە هەر شوێنێکا بێ ئەو کەسە بکوژنەوە کە باوکیان نەکوژێ بەڵام فەرمون کاکە بزان چیان پێکرێ بەرامبەر بەخوای پەروەردگار هیچ دەسەپاچە وەستاون لن تغني عنهم أموالهم ولا أولادهم من الله شيئا وأولئك هم وقود النار أو كسانيك كافر بون براسي ونسو تمني أجري جهنم قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة يعني لقيامتها جهنم بشيك لسو تمنيكي خلقي جهنم كافر كان بشيك لسو تمنيكي جهنم كافر كان أم جاخوي تعالى فرمي نموني أوان وكو نموني كدأب آل فرعون وكو ريبازي آل فرعون كتشون أوان جوان بآياتكان إخوانا دا أما نشهر نفس رقاي أوان أقرنا برام كافرانا ليهود لنصارى كدأب آل فرعون والذين من قبلهم وأواني بيشي آل فرعونش لقل موسى عليه السلام لقل پیغمبرەکانی تری خوایە دژایەتیانە کرد كذبوا بآياتنا طبعا بۆیە خوای تعالى ناوی فرعون بان لەم شوێنە چونکە حەضارەی فرعونی تر قیمە بووە لووتکە بووە يعني فرعون بەو هەموو دەسڵاتەی بەرامبەری خوا وەستایەوە چی بەسەرهات كدأب آل فرعون والذين من قبلهم كذبوا بآياتنا چیان بەسەرهات فأخذهم الله كوان خوي تعالى لنا بردن فأخذهم الله بذنوبهم والله شديد العقاب وخوي تعالى سزاي زور تنده سزاي خوي قورة زور تنده قل للذين كفروا بو كافران بلين لبني إسرائيل يعني لإسرائيل كان لجولك ولا مسيحيش بيان بلين ستغلبون والله روجي دي أدورين روجي دي كون جير ستغلبون شون وتحشرون إلى جهنم وبئس المهاد يعني روجي دي جير كون وخواي تعالى أتاندال بر بو جهنم وجهنمش خرابترين شوينه أبي ودرسان لك ورقرد بي قد كان لكم آية في فئتين التقتا الدرس وربقرن طبعا جولك ليرا جولك كان يانون ديما خاوان قلاينو براين اگر دراستي كيمياجوي قلاي خيبر بكي زور عجيبة بشيويك خيبرو قلاكاني مدينيش تا حد خيبر بويا باسي خيبر مكر چونك
خەیبەر زۆر گەورە مهمتر دروستکرا بوو لە قەڵاکانی مەدینە. ئەگەر دراسەیەکی بکەی قەت بە عەقڵ لە ئەو زمانە هیچ قووەتێ نەبووە بتوانێت ئەو قەڵانە بشکێنێت بە عەقڵ ئینسان. لەو کاتە هیچ قووەتێک نەبووە بتوانێ زەبەر بەو قەڵایانە ببە. ئەمەنە یعنی ئەوان وە خۆیان وەهی نزانن وتوانە کێ هەیە بێ بەرامبەرمان بگێ. تێری يعني زور أنهم مانعتهم حصونهم من الله. خوایان نزانێ قەڵایانە لە خوایان پارێزێ. جا خوای تعالی پێش ئەوەی ئەو زەڕبەیان لێ بدرێ خوای تعالی خسێ بەرچایان. قد كان لكم آية في فئتين التقتا. مسلمانان لبدر آخر أما دوای بدر بوو. أما قد كان لكم آية في فئتين التقتا دفية فئة تقاتل في سبيل الله وفئة يعني أخرى كافرة. يعني في آية كسيان سياسة تشوارده كسن في آية كتريش كتشي ككافر كقريش كان وسط كسبه بسرو نوسط بنجا كس هموي جنگاور أمانيش أوان حفتا أسبيان بيه مسلمانان تنيا يك أسبيان بيه تنها يك أسب سواران بيه أوانيش حفتا بس أسب سواران بيه بحمو عدو عتاد يك وهاتون مسلمانانيش حتى تنها بو يعني وكو شون بلي الروينو دينو يعني بتما ونبون شركي قورة. قد كان لكم آية في فئتين التقتا فئة تقاتل في سبيل الله وأخرى كافرة يرونهم مثليهم رأي العين. يعني مسلمان كاتي يعني بيني سيدي أنا كنت بالضبط يعني أوان دووني أمانا براينا ما طبعا تفسيري زورة عندي العلماء الله خوای تعالی وای کردو مسلمانان وانا بینی امان دوونی أوانا خوا هاوردیو برچایان کۆمەڵێکی تر ئەڵێن کافرەکان وانا بینی کە مسلمانان دووقاتی ئەوانن. هەندێک ئەڵێن لە عولەما لە تەفسیری ئەم ئایەتە ئەڵێن مسلمانان طبعا ئەوان سێ ئەوەنەی مسلمانان بوون بەس خوای تعالی هینێکی کردبوو کە مسلمانان ئەیانیان بینی دووەوەنەی ئەمانن نەک سێوەنەی ئەمان بۆی ئەگەر بیانیان بینایە سێوەنەی ئەمانن لەوە چێ نەیانوێرایە يعني هینێک خەوفێک دڵیان دروست بووایە. جا خوای تعالی لە دڵیان لە بەرچاوی مسلمانان کەمیانی کردەوە هەیبەت یانی شکان خوای تعالی. قد كان لكم آية في فئتين التقتا فئة تقاتل في سبيل الله وأخرى كافرة يرونهم مثليهم دوء أمان رأي العين والله يؤيد بنصره من يشاء إن في ذلك لعبرة لأولي الأبصار. خوای تعالی هر کەسێ بێوێت لە عەبدەکانی سەرێخا خوای تعالی تەئیدی خۆی بۆ هەر کەسێک بێوێ ئەیدێرێت. ئەمجا جەنگ بە زۆری و کەمی نییە جەنگ بە هەیبەتی خواییە کە خوای تعالی خاتە دڵی مسلمانان و بەرامبەر بە کافرەکان. بۆیە کەم من فئة قليلة غلبت فئة كثيرة بإذن الله. چەند جا مسلمانان لە هەموو زمانێکە لە زمانی تاالوت و جالوتیشە بەرامبەرەکانیان چەندێ زۆر بوون ئەوان چەندێ کەم بوون خوای تعالی هەر ئەوانی سەرخست بەسەر ئەوانی ترە. سەرخستن وەکو دووبارەیەکەینەوە بە زۆری جێشەکە نییە بەڵکو بە ئیمان و عەقیدەیە بەو جیهادەیان بەو قیتالەک ئەیکەی چەندێ ئیمان و عەقیدەت پێ هەبێ ئەوەنە خوای تعالیش سەرکەوتن ئەنێرێ. کافر کاتێ دێ لەگەڵ مسلمانە ئەجەنگێ بەو مەبەستەوە دێ بژێ يعني کافرەکان کە دێن ئەجەنگن لەگەڵ تۆیە بە مەبەستیەوە دێن بژێن تا پارەکان دەستکەوێ پلە پاکان دەستکەوێ بمێننەوە لە ناو نیشتمانەکانە. بەس مسلمان کاتی ئەڕوا لەگەڵ کافرە ئەجەنگێ هەدەفێ لە هەدەفەکانی سەرکەوتنە بەس هەدەفێکی تری ئەوەیە کە ئەڵێ ئەگەر من بشکوژرێم شوێنێکم دەستەکەوێتەوە باشترە. بگرە لە هەندێ حاڵاتە براینە لە هەندێ حاڵاتە مسلمانان حەزیان لە جیهاد لە شەهید بوونە و زۆریشان بۆ نمونەیەکە لەوانە ئەو سەحابەیە بوو کە خورماکان بەدەستیەوە بوو خەدیک بوو لێ خوارد کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی شەهیدی کرد و پلەی مسلمان پلەی شەهید لە بەهەشتا وتی پێغەمبەری خوا یعنی مەسەن من ئەگەر ئێستا بکوژرێم ئەچمە ئەو بەهەشتەی کە تۆ باسیەکەی فەرمووی بەڵێ
يعني فرمووی ئەوەم دەسەکەوێ یەکسەر فەرمووی یەکسەر لەگەڵ شەهید بوون تا ئەگەیتە ئەو شوێنە فەرمووی وەڵڵاهی ئەم خورمایە زۆرە یعنی تابی خۆم و کاتێک یعنی کاتێکی زۆرە بە یعنی ئەو کاتە زۆرە تا من ئەم خورمانە بخۆم بۆیە خورماکانی فڕدا و شمشێرەکەی گرەدەسەوە و سەفی کافرەکانی شکان ئەڵێ لە هەموو لایەکەوە لێدرا لە هەموو لایەکەوە تا ئەڵێ ئەوەندەش ژمارەی ئەوەندە شمشێر و ڕم و تیر لێیدا بوو حتا شەهید بوو ئەمە فەرقیە بەڵێ مامۆستا سووران بخوێن زين للناس حب الشهوات من النساء والبنين والقناطير المقنطرة من الذهب والفضة والخيل المسومة والأنعام والحرث ذلك متاع الحياة الدنيا والله عنده حسن المآب قل أنبئكم بخير من ذلكم للذين اتقوا عند ربهم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها وأزواج مطهرة ورضوان من الله والله بصير بالعباد. دوای ئەوەی خۆی تەعالا باسی عنادی کافرەکان و یەهود و نەسارای کرد لەسەرەوەی کە مصرن لەسەر بێدینی خۆیان خۆی تەعالا ڕوونەکاتەوە بمان هۆکاری ئەوە چی ئەوانەوە عنادن هۆکاری ئەوە چییە کە کافر ئاواکە و زاڵم ئاواکە و بێدین ئاواکە هۆکارەکە ئەوەیە کە زوینە للناس لەناو دڵی ئینسانە سبحان الله جوان کراوەتەوە ڕازا و کراوەتەوە چی خۆشەویستی چی خۆشەویستی ئارەزوەکان لە ئافرەت لە حەزکردن لە کوڕ و کچ حەزکردن لە مناڵ طبعا ئەمە مەروان هەڵەبجەی وا لە یەکێداتەوە خوا پەنامامدا حەزکردن لە کوڕ لە کوڕە لووسکە نعم ليلة قصدي منالة إنسان حزي لمنالة والقناطير المقنطرة وحس كردن لا كوميتي آلتون وزي وباري زور يعني والخيل المسومة وسياري آخر موديل يان ولاخي جوانو رازاوا والأنعام ومرمالات والحرث وزرعات بروبوم وأوانا ئەمانە لە دڵی ئینسانە خۆشەویست کراوەتەوە بەڕێزان ئەوەڵ فیتنەی بەنی ئیسرائیل لە ئافرەتا بوو یەکەم فیتنەی بەنی ئیسرائیل پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە ئافرەتا بووە هیچ فیتنەیەک پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم دوای خۆم بەجێ نێڵاوە ئەوەندەی ئافرەت کاریگەری هەبێ لەسەر پیاوان یعنی هەرچی فیتنەی دنیای هەیە ئەمڕۆ ئافرەتە ئەمجا پارە و پول ئەمجا حەزکردن لەوەی کە کوڕی باشت هەبێ کوڕی زۆرت هەبێ کچی زۆرت هەبێ خۆ ئەمانەیەکی حرام نییە نە ئافرەت حرامە ینی کاتێک خوای تەعالا تەزینی ئافرەت لە دڵی ئینسانەکاتەوە لە دڵی ئینساناکات تەزینی ماڵ و مناڵ تەزینی پارە ئاڵتون و زیوها ئەو پێغەمبەر داوودە یا پێغەمبەر ئەیوبە کاتێکە ئاڵتونەکەی بۆ بەرەبێتەوە وەک پەپولە ئاڵێ وەک پەپولە بۆی بەرەبێت و هەر کۆی یەکاتەوە ئەڵێن هەرچی هەیە پڕێگا لەو دەوروبەرە ئەڵێ خوای تەعالا فەرمێ لەقەد ئەغنەیتوکە عن هذا من دەوڵەمەندم کردی لە ئەمە چی ئەڵێ خوای گیان من لە فەزلی تۆ کێ لە فەزلی تۆ تێرە خوا خڕێ کرد تێگەی ئەو سەحابانە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاڵتون زیوەکەی بەشە کرد ئەیود پڕ داوانیان کرد ڕۆینەوە بە ماڵدایانەکەنەوە مەهاتنەوە پڕ داوانیان کرد ئاوی سەحابەی وا بوو سێ جار پڕی کرد هەم هاتەوە سێ جار پڕی کرد بۆی هەم هاتەوە بەشەر تێر ناخوا لە ماڵی دنیا ئیسا هەر ئاوی ناو مزگەوتەکە ئاوی ناو بەڕادەکان لە ناو مزگەوت ئاو ئەمە چییە ئەمە چییە یانی ها ئەمە چییە بەس هەر لەناو ئەمەیە بەڵکو سەحی نییە ئاوەکەی ماڵەوە سەحیترە بەخوا ئەختیاری وان بینیە سێ دانەی داهاتە گرفایکی کرد ئەم گرفانەکەی کرد ئەو گرفانێکی داهاتە من دەسوور لێرا ڕۆێت
اختیار پشتی چەمیاوە تۆ سێدانە لێ ماڵ گردووە لە بەڕادەی نامزگەوتەکە تەسەوڕەکەن من و تۆش دڵمان حەزی لێەکە حەزی لێغین یعنی سبحان الله ئەمە حەزە ئەمانە هەمووی خوا دروستی کردو لەگیانی ئینسانە بەڵام خوای تەعالا دوو ڕێگای داناوە ڕێگایەکی حەڵال ڕێگایەکی حرام بە ڕێگای حەڵال ژن بێنە مناڵت ببێ خانوو بۆ خۆ دروستکە ماڵ بەقەدر توانە و ئیش بکە و کاسی بکە ئەوەی کە خوای گەورەدایەتی نصیبت چەند کارەوەت بەرەکەوێ لەولا ڕێگای حرامیش هەیە خوای تەعالا نافەرمێ زوینەکە ئیلا خراپە ئەمانە هەمووی خراپە نە والله بۆیە خوای تەعالا فەرمێ ذلك متاع الحياة الدنيا ئەفەرمێ ئەمانە هەمووی لەزەتی ژیانی دنیایە بەڵام لای خوای تەعالا ئەوەی لای خوای تەعالایە والله عنده حسن المآب پێتان نەڵێم چی لەمە باشترە قل أنبئكم بخير من ذلكم للذين اتقوا عند ربهم جنات ئێوە حەسان لەم دەشتە نییە ئەم هەموو لەزەت و چێژەکە ئیبینین والله بەهەشت زۆر ئەمە هیچ نیە لە چاو باشت ئەمە فانیە هینەکەی خوا باقیە ئەمە هاوین و زستان و پاییز و بەهاری بەسەرا دێ هینەکەی لای خوای پەروەردگار یەک وەرزەیە ئەمە لەوانەیە بەروبوومەکانی جاجا خراپ بێ بەس ئەوەی لای خوای تەعالا هەرگیز خراپ نییە ئەمە خزمەتی ئەوێ بەس ئەوەی لای خوای پەروەردگار خزمەتی ناوێ ئافرەتانی دنیا لەوانەیە کەم و کورتی هەبێ پیر ئەبن نەخۆشەکەون مەسروفیان لەسەرەکەی عەزیەتە خۆی لیان تووڕابی لیان عاجزەبی ها وەک خۆمان چۆن پاک و پیسیمان هەیە بەڵام ئەوانەی بەهەشت مطهرة جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها وأزواج مطهرة هو مالك شي خوشتره تصور كان يعني لحمي خوشتره أخبرنا إيسي ما خيزانا كان ما نشم خوش يزبل ندل مالا حرب بوخوي برشتها يعني يك يعني تأترسي لدى سدرشي هر هيش نبي أترسي لدى سدرشي أترسي روجي بي أمجنا لدى سدرشي بمري نخوشك بي حل خوتو أترسي بەڵام ئەوەی لای خوای پەروەردگار ئەوە هیچ نەخۆشی و ئەمانەی نییە وەڕضوان من الله لە هەمووی گەورەتر لە هەمووی خۆشتر ئەوەیە کە ئەفەرمێ خوای تەعالا چی ئەدا لە بەهەشتا هەرچی خۆشی بەهەشت هەیە خوای تەعالا پێ تێدا دوای ئەمجا خوای تەعالا ئەفەرمێ شتێکتان پێ بڵێم لە ئەمانە هەمووی خۆشتر بێ و ئینتر بێ و چی بێ تیان ئەی خوایە ئیتر لەمە خۆشتر یعنی چی هەیە تۆ پێمان نەدابێ چی هەیە مەثەلەن تۆ بە ئێمەت نابەخشی بێ یعنی لەمە گەورەتر هەر نییە کاتێ بەهەشت دەبینی ئەڵێ لەمە خۆشتر هەر نییە خوای تەعالا فەرمێ ئەوەیە کە لێتان ڕازی ئەبم تر قەت لێتان تووڕە نابم لێتان ڕازی ئیتر قەت لێتان تووڕە نابم ئیتر ترست نییە کاک حاجی بێژی وەڵڵی لەوانەیە احتیمالە مەثەلەن شتێ بڵێم خوا لێم تووڕە بێ لە نوێژەکانمە کە نەرخەم خوا لێم تووڕە بێ تەماح بمگرێ زەکاتەکەم بە جوانی نەدەم خوا لێم تووڕە بێ ڕۆژووی ڕەمەزان نییە ئەوانە نامێنێ سڵەی ڕەحمەت بەجێ نەهێنا خوا لێ تووڕە بێ بەرامبەر بە دایک و باوک باش نەبووی خوا لێ تووڕە ئەمانە هیچی نامێنێ ئەمانە هیچی نامێنێتەوە و تر لا خوف عليهم ولا هم يحزنون لێتان ڕازی بووم تر قەت لێتان تووڕە نابم لێتان ڕازی بووم ورضوان من الله والله بصير بالعباد وخوای تەعالا ئاگای هەیە لە عەبدەکانی ئەزانێت چاکەکان چیەکەن و خراپەکانیش چیەکەن بەسیرە خوای تەعالا بە هەموو بەندەکانی هیچ بەندەیەکی لەون نییە خوای پەروەردگار بخواتە ناوجوانەکانی خۆی بەهەشت بە نسیبمان بکە و ڕەحممان پێ بکە و استیقاممان پێ بەخشێ لەسەر ئەم دەرسە پیرۆزە ئامین ئامین